ئەندامانی کورد لە لیژنەی دارایی داوای ئەومان کرد کە تەفاسیلمان پێ بدات لەسەر مۆزوعی موچەی هەرێمی کوردستان سەبارەت بە موچەی ئەم مانگە سەرف ئەکرێ و بۆ موچەی مانگی داهاتوو وەرەقەیەکی عەمەل هەیە وەزارەت بەرزی کردوتەوە زائیدەنەوەی هەرێمی کوردستان کە هەیە و بۆ ئەمە پێویستیان بە بڕیاری مەجلیسی وزەرا ئەبێ بۆ مانگی داهاتوو بەڵام بۆ ئەم مانگە موچە سەرف ئەکرێت. لەبەرەوەی ئەو بەندانەی کە دانراوە تەنانەت مانگی پێشوش جەنابی وەزیر لەسەر سەلاحیەتی خۆی موچەی ناردووە ئەو بەندانەی کە هەن لە ئەتیفاقەکە وەکو خۆی جێبەجێ نەکراوە لەلایەن حکوومەتی هەرێمی. موعیدی پێنەداین ئێمە پێمان وت کە چ کاتێ سەرفەکرێ وتی سەرفی ئەەکەین بەڵام هێشتا بە تەحدیدی دێینە ناوکە 120 ملیارەکەی یاخود نەبوونی پارەی کاشە لەبەر ئەکید مۆزوعێکی فەقەرەیەک لەوانە مۆزوعی 120 ملیارەکەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەو بڕا بدات و بۆ ئەمە پێویستی بەوەیە کە تعدیل بکرێت ئەو بڕا بە بڕێکی سابت نەبێت کە 120 ملیارە و بکرێت بە فەقەرەیەک کە وەکو ئەوەی کە لە قانون لە دستوری عێراقی ڕێگە پێدراوە. ئەکید کێشەیەکی گەورە هەیە لە عێراقا عەجزێکی زۆر هەیە لە عێراقا و سیولەش کەمە.